با ئەمڕۆژ بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز بە فەرمی کارگەی بەرهەمهێنانی ئارد کە قۆناغی دووەمی پرۆژەکەیە دەکرێتەوە و دەست بە کارەکانی خۆی دەکات. ئەم بایەخی استراتیژی ئەم پرۆژەیە تەنها ئەوە نییە کە ئاستی بەرهەمهێنانی گەنم هەم لە ڕووی چەندایەتی و هەم لە ڕووی چۆنێتیەوە بەرز بکاتەوە، بەڵکو ڕەنج و ماندووبوونی زووتیارانی خۆشەویستی کوردستانیش کە فراوانترین چینی کۆمەلگاکەمان دەپارێزێ و دڵنیاییان پێدەبەخشێ، بەڵکو لە هەموو ئەوانە گرنگتر ئاسایشی خۆراک و بە تایبەت ئارد دابین دەکات کە گرنگترین کەرەسەی دابینکردنی خۆراکە. لە ماوەی ڕابردووش دابینیمان کە بەهۆی کەشوهەوا و وشکە ساڵی لە ئاستی بۆرسەی جیهانی نرخی گەنم و ئارد بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی کە ئەمەش بووە بارگرانی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەم هۆیەوە ئێمە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیاری ئاینی و کۆمەڵایەتیمان بەرامبەر کۆمەڵگەکەمان پەلەمان کرد لە تەواوکردنی قۆناغی دووەمی ئەم پرۆژە استراتیژیە تا بتوانین ڕێگە لە بەرزبوونەوەی نرخی ئارد بگرین.